ابن حجر رحمة خوای لەبێ لە فتح الباری لە مجلدی 13 لا پرسة 20 ئەفەرمێ قاضي إسماعيل لأحكام القرآن دوای ئەوەی ڕاجوێی شەرعناسان و زانایان نەقڵەکە ئەفەرمێ مانای ظاهری ئاەتەکان ئەوە ئەگەێنن کە هەر کەسێک هەمان کاری ئەوانی کردەوە و حکمێکی نوێی داڕشت کە پێچەوانەی شەرعی خوای گەورە بێت و بیکا بە بەرنامە و یاسا و خەڵکی پێوە پابند بکە هەمان حکمی ئەوانەی گرێتەوە و بەر ئەو هەڕەشەیە ئەکەوێت کە لەوان کراوە جا حکمڕان بێ یاننا یعنی شەرت نییە مەکەڵێن حاکم مەبەسمانەوەی وەڵا ڕئیسی پەرلەمانە یان ڕئیسی هەرێمە سەرۆکاتی هەرێمی بەدەست ئەشە ڕئیس عەشرەتێک بێ ئەشە ڕئیسی حیزبێک بێ ئەشە مەسئول مەڵبەندێک بێ ڕازی نابێ بەم حکومە و خۆی بە کەیفی خۆی حکومەکە لە ئەداوێکیی تر دێنێتە شوێنی هەر کەسێک لە داڕشتنی یاسایەکە بەشدار بێ یان حکمی پێ بکە یان سربەستانە داوەری بباتە لای چونکە سەیرێکی ئێستا بوو بە چوار شت یەکێک یاسای مخالیف بە شەرعی داڕشتووە یەکێکی تر شریعەتی خوای خستۆتە کەنار یەکێکی تر حکمی یعنی قازێتی داوەرێتی یەکلاییکردنەوەی کێشەکانی بە غەیری شریعەتی خوا کردووە یەکێکی تری چوارەم هاوڵاتیە کە بە سربەستانە خۆی لە جیاتیەوەی بچێتەوە بۆ لای مەلایەک حکومەکە حەلکە و ئەو تەلاقی بۆ حەلکەن یا ئەو میراتەی لێتە وزیعکەن چۆتە لای یاسا لە قانون لە دادگا بۆی پشتی زۆرتر بەرکەوێ ئەم چوارە پێی کافرن ئەم چوارە هەر چوار پۆلەکە کافرن ئەوی شریعەتی خوای خستۆتە کەنار ئەوی یاسا و ڕێسای دژ بە ئیسلامی بڵاو کردوێتەوە یان کردوێتی بە بڕیار و تەنفیزە کرێ و ئەو داوەڕش کە کێشەکان یەکلاییەکاتەوە بە یاسا و ڕێسای کوفرین و ئەم هاوڵاتیەش کە داوەریەکەی خۆی بردۆتە لای قازیەک یان لای داوەرێک کە بە حکمی یاسا یەکلاییەکاتەوە ئەمە هەر چواریان ئەم پۆلانە حتممە نەبن بە کافر ئەنجا هەر کەسێ لە داڕشتنی یاساکەشا بەشدار بێ وەکە ئەو کەسانی لە پەرلەمان و دەست بەرزەکەنەوە بۆی و موافقن دەست بەرزکردنەوە ڕەفتارە یعنی کردارێکە کردوێتی ئەم کردارە کردداری کوفرینە یعنی ڕازیبوونە بە کوفرەکە یعنی چۆن ئەگەر هەر یەکێک بڵێ ئەرێ کافر ببمەوە یەکێککە لەوە تەنیشتی بڵێ ئەم هەمزە و میمە ئاو میم ئەبێ بە قەولێکی کوفرین و پێی کافر ئەبێت چونکە ڕازی بووە بە کافر بوونەوەی مسلمانێک ئەو کەسەشکە لە پەرلەمانە دەستی بەرز کردوێتەوە بۆ حکومێکی کوفرین بۆ بڕیارێکی کافرین کە ڕازی بۆ بەوەی ناویان ناوە قانونی دژە تیرۆر و هەموو مسادرەکردنی مسلمانان و کوشتن و خوێنڕشتنی مسلمانان هەمووی بەناهەق گرتنی سەروەت و سامانیان بەناهەق زیندانی کردنیان بەناهەق مەحرومکردنیان لەو ژیانە بەناهەق ئەم ناهەقیانە کە مخالیف بە شریعەتی خوای گەورەن و کراون بە یاسا و ڕێسا هەرچی کەسێک دەری کردبێ هەرچی پێی ڕازی بوو بێ هەرچی بەشدار بوو بێ لە داڕشتنی هەرچی کەسێک کە داوەری پێ بکە هەرچی کەسێک بچێتەوە لای ئەم داوەری بۆ یەکلاییکردنەوەی کێشەی بینی خۆی و مسلمانێکی تر کە بە تیرۆر ناوی بردووە هەموو ئەمانە پێی کافرە بن خەڵک ئەوەندە سادە و ساویلکە لە کوفرە ڕوانێ وازانە بێ کلکی لێ دەربێ وازانە بێ وەکو بزن قۆچێکی گەورەی لێ دەربێ ئەنجاوە بزانەکە کافر بووە غەشیمێک لەو غەشیمە عەلمانیانە ڕەدی لە مامۆستا ئەحمەدی خانەقادا بۆڵێت تۆ چۆن ئەڵێ جەبار فەرمان کافر بۆ خۆش تا قیامەت نەهاتۆ تا بزانن چێ کافرە چێ مسلمان ئەم جێلە ئەم حەیوانە ئەم کەرە دوو لە ڕووی ئێوە ئەزانێ حکمی ساغبوونەوەی کافر بوون و مسلمان بوون لە قیامەتە هەبێ لە دنیای ئەم ئەحکامی کوفرە بوو ئەوەدانراوە ئەحکامی دنیا بیگرێتەوە هی کابرا ئەگەر ڕەفتارێکی کوفرینی لێ دەرکەوت گفتار بێ قەول بێ یان کردار بێ واتە کردەوەیەک عەمەلێک مادام ئەحکامی کوفر بیگرێتەوە کردەوەکە کوفرین بێ تەواو حکمی کافربوونی بەسەرا ئەدرێ ئەگەر مانع نەبوو واتە ئەگەر جاهل نەبوو ئەگەر تەویلی نەبوو ئەگەر ناچار نەکرابوو ئیتر ئەمەش بە تەفسیلاتێکی ترکە لە دادگای شەرعا دائیمەن بە دواچوونی بۆ کرد کەوابوو ئەو کەسەش کە ئەمە ئەکا هەر یەکێک لەم ئیشانە شریعەتی خوای خستوێتە لاوە یان یاسا ڕێسایەکی مخالیف بە شریعەتی ئیسلامی داڕشت بێ
یان یەکلاییکردنەوەی کێشەکانی بە یاسا و ڕێسایەکی مخالیف بە شریعەتی خوای گەورە کردبێ یان سربەستانە چوو بێتە لای داوەرێک بۆ یەکلاییکردنەوەی کێشەکەی خۆی و بەرامبەرەکەی بە پێی یاسا و ڕێسای مخالیف بە شریعەتی خوای پەروەردگار کە سربەستانەش چووە ئەمانە کافر بوون چونکە کردەوەکەیان کوفری گەورەیە پێی لە دین و ئومەت چوونەتە دەرەوە. ئەیتر ئەمە عیلاقەی بەوە نییە ئایا 5 ڕوکنە ئیسلامەکەی تریان هەیە یانە نوێژەکە نیان نایکەن ڕۆژوو زەکات حەج هەیانەیانیانە ئەمە بۆ چوونی زۆرینەی ئەهلی علمە لە زانانی کۆن و نوێی ئەم ئومەتە لە زانەهانی ئەم سەردەمەش یەکێکی وەکو شێخ ئەحمەد شاکر کە سەلەفیەکان کەمترە ڕۆنەوە بۆ لای شێخ ئەحمەد شاکر ڕەحمەتی خوای لێبێ لە ئەلبانی عالمترە میسریە محققیشە مفسرە فەقیهە چاوکراوەی دنیاشە زیاد لە ئەلبانی زیاد لە عولەماکانی سعودیەش بەڵام لەبەرەوەی قسەی لەسەر حکم بغەیری ما ئەنزەل الله کردووە مەدخەلیەکان نایەنەوێ بڕۆنەوە لای ئەم هەروەها محەممەد حامد الفەقێ کە ئەویش خەڵکی سووریایە بە هەمان شێوە طبعا ئەویش محققی هەندێک کتێبی وەکو فەتح المەجیدەکەی عەبدولەتیف ئال الشێخ یان محەممەد بن ئیبراهیم کە مفتی گەورەی سعودیە بوو پێش بن باز ڕەحمەتی خۆیان لێ ئەمانە لە باسی حکمی یاسایە کە زۆر جاری ترمان لێوە نەقل کردوون و لە دەرس و شتی ترای هەروەها لێرەش احتیمال هەیە کە لە حەلەقاتی ترا باسی بکەین هەموو ئەمانە ئەم پێناسانان هەموو هی کردووە ڕەفتارە کوفرینەکە یاسا دەرکردن واتە ئەو مەناڵ و حکمانەی کە کەوتونەتە ئەحکامە شەرعەکانەکەوێتە سەر ئەمە نقطەی یەکەمە پێویستە ڕۆشن بێ